خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەشەکەین کۆمەڵێک کێشەی دیار و بەرچاو لە ناوژیان و گوزەرانی خەڵکەوە بۆ کۆمەڵێک کێشەی سیاسی و ململانەی سیاسی و تەنانەت گەیشتۆتە نێوان ململانەی هەرێم و بەغداش کە هەمویان کاریگەریان لەسەر ژیان و گوزەرانی خەڵک هەیە. ئەمە وای کرد کە هێز و لانە سیاسەکان بیر لە مێزی گفتوگۆ بکەنەوە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە. بڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەر ئاستی باڵا سەردانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد. دەیانەوێت بەیەکەوە تەکبیرێک بکەن بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن و دواتریش لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر ئەم کێشانە کەی چارەسەرە بن، چۆن چارەسەرە بن، ئەم یەک ریزی و کۆبوونەوەوانە چی لە ژیان و گوزەرانی خەڵک دەگۆڕێ لەسەر کۆی کێشەکانی هەرێمی کوردستان و بەغداش لەگەڵ بەڕێز لێر عەبدوڵخالق کە بێژی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆکەین. کاک لێر زۆر سپاس بۆ دەرفەتە. شەوی جەنابەت باش. دوادارین لە 25 نۆڤێمبەرە کێشەمان بدروست نەکردبی. عادەتەن لەبێ لەم ڕۆژەیە ملتەزیم بی هەبوو 300 کاقوبات وتەنی هەبوو 365 ڕۆژەکە بێ ملتەزیم بی، بەڵام ئەم ڕۆژە دیارتر. جارجار کێشەشمان بۆ دروست دەکەن بەس بە قوربانی میدیا و خەڵکی کوردستان بێ. تۆ هەربژی سەرکەوتوبی کاک عەزیزی لەوە دەست پێ بکەم. ئەو کۆبوونەوەی ئێوە یەکێتی زیاتر پەیوەندی بە چیەوە هەبوو؟ چەندی کە خەڵک زۆر کۆبوونەوەی بینی و ژیان و گوزەران و دۆخی خەڵکیش خراپترە بێ، چەندی پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵک و ڕێخستنەوەی بژێوی خەڵک. بەڵێ تەبعاً سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان دوای تەواوبوونی کارەکانی کۆنگرەی پێنجەمی یەکێتیە و هاتنیان بۆ لای ئێمە و بۆ لای چەند لایەنێکی تری بۆ ئەوە بوو کە ڕوانگەی نوێی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمە و ئەو چەند لایەنە سیاسیانە ڕوون بکەنەوە. ڕوانگەیان سەبارەت بە دۆخی سیاسی، ئیداری، دارایی، ئابووری، قانونی، دۆخی ژیان و گوزەران، ڕوانگەی ئێمە بۆ چاکسازی و وەڵامدانەوەی خەڵک بۆ خواستەکانی خەڵک لە هەرێمی کوردستان، هاوکات ڕوانگەی کورد و یەخستنی دەنگە پەرشەکان لە بەغا و ئامادەکاریەکان و حازرکردن بۆ ئەو پێشهاتە سیاسیانەی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دراوسێ عێراق و ئەوانە لە ڕێگەون. و ئێمە ڕاستیەکەی ئەمڕۆ ئەو چەند مەلەفێکی گرنگ کە پەیوەندیدارە بە دۆخی سیاسی، پەیوەندیدارە بە دۆخی ئیداری، پەیوەندیدارە بە دۆخی ئەمنی گفتوگۆمان لەبارەوە کرد. بەڵام یەکێک لەو خاڵە سەنتەریانەی کە بەشێکی گرنگی گفتوگۆ و مناقەشە و گەنگەشەی نێوان هەردوو لامان بوو، دۆخی ژیان و گوزەران و بێموچەیی و ئاسەواری قەیرانی دارایی لەسەر خەڵک و پەکەوتنی بازاڕ و ئەو کێشە و مەشاکیلانەی کە بۆ عام لە هەرێمی کوردستان دروست بووە، بەڵام زیاتریش وەک دەرەکەوێ وەگە بیندرێ لە پارێزگاکانی سلێمانی، لە دهۆ ببوورە لە پارێزگای هەڵەبجە، لە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین زیاتر ڕەنگی داوەتەوە. هاوکات چەند هەفتەیەکە خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن بەردەوامی هەیە. ئەمە جگە لەوەی ئێمە دۆخی کەرتی تەندروستیش بەعام لە هەرێمی کوردستان و لەم سنوورە باش نییە و ئێمە ئەچین بەرە وەرزی سەرما و سۆڵە وەکو پێویست خزمەتگوزاریە گشتیەکان لە ئاوە، لە کارەبایە، لە سوتەمەنیە، نەگەشتووە بەدەست هاوڵاتیان، نەگەشتووە بەدەست میلەتەکەمان و ئێمە وەکو دوو هێز کە لانی کەم ڕێکەوتنێکی سیاسیمان لە چوارچێوەی حکوومەتی خۆجێی سلێمانی هەیە گفتوگۆ بکەین چی بکەین بۆ ئەوەی وەڵامی داخوازی و خواستەکانی خەڵکی کوردستان بینەوە کە حەقی خۆیانە. تەبعاً ینی چۆنی ئەو هەنگاوانەی لە سەرمێزی گفتوگۆ باسیەکەن ببنە کردارەکی و باز بکرێن. ڕاستیەکەی هەم ئەرکی سەرشانی لایەنەکانی بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستانە، هەم دۆخی عێراق و هەرێمی کوردستانیش بە شێوەیەکە ئەو لایەنانە نیشتیمانیانەی کە لە دەروی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هێزی بەرهەڵسکار و ئۆپۆزیسیۆنی سیاسی ماونەوە
لەبەردەم بەرپرسیارەتێکی گەورەیین بەرپرسیارەتێک بۆ تێپەڕاندنی ئەو قەیران و تەنگەژە و کێشە و مەشاکیلانەی کە ئێستا بەرۆکی میلەتەکەمانی گرتووە هەنگاوی کردداری دابنین بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە بەشێک لەو پرۆسەیە بەشێکی گرنگی ئەو پرۆسەیە پەیوەندی بە گەڕی دانوستان و گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هەیە و بەشێکی پەیوەندیدارە بە هەوڵی پارێزگاکان و حکوومەتی ئیتیحادیە بۆ دابینکردنی ئەو شایستەدارایانی کە پەیوەندیدارە بە ئێمەوە بەڵام هەردوو لە مکوڕ بین لەسەرەوەی کە لەم قۆناغەیە پێویستە ئالێتی هەماهەنگی و میکانزمی هاوبەش تەفعیلتر بکرێ بۆ وەڵامدانەوەی ئەو خواستانەی خەڵکی کوردستان و هەروەها بوونی ئیدارەیەکی کاراتر لە ئاس وەڵامدانەوەی پێداویستیەکانی خەڵک بێت. کاک لێر هەڵبەت دەبێت هەموو بابەتەکان باسکەم بەڵام لەسەر مەسەلەی بایکۆتی خوێندن کە نزیکی زیاتر لە 70 ڕۆژە بایکۆتی خوێندن هەیە کە مەپرسێکی گرنگی بنیاتیە بۆ هەر کۆمەڵگەی خۆت لای جەنابەت معلومە لەگەڵ یەکێتی بڕیاری سیتاندا کە شتێک بێت کە هەم چیتر دەوامی خوێکاران نەفەوت و مامۆستاش بە جیرفانی بەتاڵ و بە دڵی شکا و نەچێتەوە پۆلەکانی خوێندن. بەڵێ بەداخەوە ئەو دۆخەی کە ئێستا ئێمە تێکەوتوین لە کەرتی پەروەردە کڵۆمدانی دەرگاکانی قوتابخانە و خوێندنگاکان و ئەوەی کە ماوەیەکی زۆر تێپەڕیوە ساڵی نوێی خوێندن لە منتیقەیە دەستی پێنەکردووە ئەوە نەتیجەیەکی نەخوازراوە هەم بۆ ئێمە وەکو لایەنی سیاسی هەم بۆ خەڵک کە دانیشتوانی ئێرە و مناڵەکانیان و ڕۆڵەکانیان بێبەشن لە وەرگرتنی خزمەتگوزاری خوێندن و پەروەردە و هەم بۆ مامۆستا بەڕێزەکانیش مامۆستایانی بەڕێزیش نایانەوێ کە بکەونە دۆخێکەوە ئەم پرۆسەیە بۆ شێوە بوەستێ. وەکو عەرزم کردی ئێمە بە تایبەت قسە لەسەر و ئالێتانە کرا کە چۆن بتوانین داخوازی و داواکاریەکانی مامۆستایان ئەوەندەی کە ئیمکان هەیە لەم قۆناغەیە جێبەجێ بکرێت چونکە ئەوانە داوای حەق و مافی خۆیانەکەن کە حەقێکی بەسیتی خۆیانە داوای موچە و شایستەی داراییەکەن بە هەر میکانزمێک لە هەر میکانزمەکان هەیە چه حکوومەتی هەرێمی کوردستان چ لایەنە سیاسیەکان پەیوەندیەکانی خۆیان بەرەو پێش بەرن چ و فراکسیۆنانی کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەوریان هەیە بۆ ئەوەی بودجە و موچە دابین بکەین و ئەم لەم کێشەیە ڕزگارمان بێ و من ئەمەوێ لە ڕاستیە بگەڕێمەوە بۆ خاڵێکیش ماوەیەکی زۆر پێش ئێستا هەبوون کارکتەری جیاواز لایەنی جیاواز دەغدەغەی ئێمە و خەڵکی ئێمەیانەدا کە ئێمە هەموو مشکیلەکەمان ئەوەیە کە لەگەڵ بەغدا ڕێک ناکەین وەگە لەگەڵ بەغدا ڕێک کەوتینی تر دەرگای جەنەت لە میلەتە ئەکرێتەوە نەتیجە دەرکەوت یان ئێستا خۆیمە نەوتیشمان نەماوە بۆ نمونە تۆ ئەگەر حساب بکەی لە سەردەمی شەڕی داعشە لە 2014 ماوەی 2 بۆ 3 ساڵ هەموو ئەو منتیقانەی لە ژێر دەسەڵاتی داعشا بوون حکوومەتی ئیتیحادی موچەی بۆ ناردوون تەنانەت ئێمە یعنی بودجە و شایستەی دارایی کە ئەمە شتێکە حەقی خەڵکی کوردستانە بە تایبەت موچە کە پەیوەندیدارە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو چۆن تۆ موچەی پارێزگای بابلە دەی کەربەلا دەی نەجەڤە دەی بەغدا دەی واشە بێ ئیلتیزام بکەی بە ناردنی بودجە بۆ سلێمانی ئەوانەوە کە ئەبێ ئێمە بگەینە حاڵەتێک لە ناوخۆی خۆمانە بە تایبەت ئەوەی پەیوەندی بە جالەی کوردی و ناوماڵی کوردی هەیە یەکدەنگ و یەکڕەنگ ئەو ئەفیشە و دروشمانە یان ئەو داخوازیانی خەڵکی خۆمان بەرزکەینەوە بە تایبەت ئەو حەقە دەسووریانی کە دەسووری هەمیشەی عێراق بە خەڵکی ئەمەی بەخش باشە لەگەڵ یەکێتی ئەمی زەوە بکەمە پرسیارێکی تایبەت لەسەر مەسەلەی موچە بەچی گەیشتن مەسەلەن خۆ ئەبێ تەکبیرێک بکەن ئەگەر کەم و کورتێک لە حکوومەتی هەرێم ماوە ئێوە دوو هێزی بەشدارن زائیدەن پارتی ئەگەر خەتای پارتی قبوڵی نەکەن ئەگەر خەتای ئێوە و یەکێتیە خۆتان ئەو خەتایە حەلکەن بتوانن کە چارەسەر بێت مەسەلەن بۆ ئەوەی تەطبیقی یاسای بودجە بکرێت کە هەموو خەڵک دڵی پێی خۆش بوو لەسەرەوە کۆبنەوە بڕیاری چیری ئەم باسی چی کرد کاک دەنێر حکوومەتی هەرێمی کوردستان سێلایەن دروستی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار سەردانی بەغای کردووە بۆ چارەسەرکردنی و کێشانەی لە مەسلەی بودجە ئەوانە هەیە ئەو مەلەفە جیاوازیانەی پەیوەندی بە ڕاژەی مۆزەفینەوە هەیە پەیوەندی بە لایەنی دارایی هەیە پەیوەندی بە نەوتەوە هەیە خۆشببختانە هەموو لایەنەکانی یعنی بە پارتی و یەشێتی و ئیسلامیەکان و هەمووی بە یەکدەنگ دوایین جار چوون سەردانی بەغاوانیان کردووە ڕاستێکەی دۆخێک هاتۆتە پێشەوە دۆخەکە ئەوەیە جەنابتی ئەیزانی هیچ زۆرینەی شرۆڤەکان بەو ئاراستەیان ئەو شتەی کە ناوی
سیستمی فیدرالیزمە و دەستوری هەمیشەیی عێراق دانی پیاناوە دوای 20 ساڵ لە پرۆسەی ڕزگاری عێراق ئەوەی لە 2003ەوە ئەو دەستەواژە و کۆنسپتەی بۆ بەکاردێ ئێستا فیدرالیزم لە هەموو کات زیاتر لە بەردەم مەترسی هەژبوونی بەهێزبوونەوەی مرکزێکی بەهێزی باڵادەستی شیعە هەیە لەو چوارچێوەشدا جەنابتان ئەزانن کە بەرەبەرە دەسەڵات و سەلاحیەتەکانی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری کەم کراوەتەوە لەبەر ئەوە ئەرکی سەرشانی هەموو لایەنەکانە کە دەڵێم هەموو لایەنەکان تەنانەت ئەو لایەنانی کە لە چوارچێوەی حکومەتیشانی لەبەرەوەی بەڕاستی کێشەکە وای لێ هاتووە زیاتر لەوەی کێشەی مەشاکلی نێوان پێتەوە مۆزوعی موچە پرسێکی سیاسیە طبعا ئەمە ئیداری و لە تەکنیکەوە بۆ ئەوەندەی کە باس کراوە ئەوەندەی کە ئێستا وەکو ئستنتاج پێی گەشتوین یعنی نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان زیاد لەوەی کێشەیەک بێ کە هەندێک ڕێکارێکی قانونی هوەری دارایی ئەوانەی هەیە کە پەیوەندیدارە بەو هەردوو وەزارەتی دارایی حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستانیش بەڵام بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان نەناردنی بودجە بۆتە هۆکارێک بۆ لاوازکردنی زیاتری دەسەڵاتی خۆماڵی لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستانەوەوانە ئەو من باسیەوە ناکەم کە بە درێژایی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان ئێمە نەمانتوانی و حکومڕانێکی باشمان هەبێ مەسەلەن نەوتمان فرۆشتۆ نەمانتوانی و بە شەفافیت داهاتەکانی بخینە بەردەمی خەڵکی کوردستان نەمانتوانیوە یەک خەزێنەمان هەبێ نەمانتوانیوە هێزی چەکداری سەربەخۆوانەمان هەبێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە بەرپرسیارەتێکە لەسەر شانمان لەم قۆناغەدا بەتایبەت کە میلەتەکەمان یان زۆرینەی موچەخۆران لە بەردەم قەیرانێکی قوڵی داراییان هەندێک خلافی حزبی هەیە وازی لێبین لە پێناو ئەو دەستەبەرکردنی ئەو مافوو شایستانەی کە پەیوەندیدارە بە شایستە دەستوریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان. باشە کەواتە بۆ ئەوە پێویستی بە کۆدەنجە پێت وایە کۆدەنجە دروستە بێ کاک دلێر؟ ئەزانی ئێمە بە 2 هەفتە پێش ئێستا لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دانیشتوین ئەمڕۆژ وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاتوونە لامان ئەوەندەی نەتیجەی دوایین کۆبوونەوەکان یعنی هەم خۆمان تیا بووین هەم پێشمان گەشتوتەوە کۆبوونەوە و دیدارەکان باش بوون بەڵام باشبوون بڵێم بەو ئاراستەی ئەوەنە باش بوون کە ئەو خلاف و کێشانەی هەیە بەتایبەت لە بینی یەکێتی و پارتیەوانە بە چارەسەرێکی ڕیشەی ڕۆشتون تا ئێستا ئێمە نەگەشتوینە ئەو ئەنجامە بەڵام بەڕاستی ناوچەکە ئەکوڵێ یعنی خۆتان نەزانن لە دوای شەڕی نێوان حەماس و ئیسرائیل کە ئەو نزیکی 50 ڕۆژەی تێپەڕاندووە پرشکی ئەو پەشێویە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەمەنی گرتوتەوە باشووری لوبنانی گرتوتەوە سووریای گرتوتەوە عێراقی گرتوتەوە لەم ماوەیەدا زنجیرەیە قەسفی بنکە و سەربازانی ئەمریکا هەبووە ململانەیەکی تند لەسەر عەرزی عێراق لەسەر عەرزی هەرێمی کوردستان لە نێوان ئێران و ئەمریکا و ئەو خەڵکانەوە هەیە کە لایەنەکانی تر هەن کە لە عێراق دەورە جێڕن مەبەستم ئەوەیە هەموو ئەو شتانە ئەبێ وامان لێ مەشهەدەکە ئەوەیە کە ئێستا ئەولەویەت چۆتە بابەتێکی تر بابەتی ئەوەی کە تۆ چۆن بتوانی لەو پریشکە نەسووتەی بەڕاستی میلەتەکەت بپارێزی یعنی یان هاوتەریب لەگەڵ مەسەلەی موچە و ژیان و چارەسەرکردن ئەو بابەتەش بۆتە مەترسێکی گەورەوە بێ تەکبیرێکی لێ بکرێت. مەسەلەی موچە و دابینکردنی شایستەی دارایی هەرێمی کوردستان ئەوە بابەتێکە کە پێویستە ئەم بابەتە حەل بکرێت و پێویستە حکوومەتی ئیتیحادی لەو داواکاریانەی خەڵکی کوردستان تێبگات کە پەیوەندیدارە بە ژیانی ڕۆژانەوە بەڵام لێشن ناشارمەوە ئێستا ئێمە ئەمڕۆ یەکێک لەو ئەجێندایی بەشێک لە ئەجێندای کۆبوونەوەکەمان پەیوەندی بە دوو خاڵی ترەوە هەبوو کۆک و مژار بە نسبەت کوردەوە لە چوارچەوەی عێراق گرنگە مەسەلەن یەکێک لەوانە جەناب تەزانی ئێستا جەدەلێک هەیە بۆ ئەوەی UN و یۆنامی کارەکانیان لە عێراق کۆتایی پێپێندرێت لە کاتێکا جەناب تەزانی یعنی ئێمە گەر هەر لە ڕوانگەی کوردەوە سەیری ئەم پرۆسەیە بکەین تەواجدی UN و تەواجدی یۆنامی لە عێراق و لە هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆ نمونە بۆچی گرنگە ئێمە یەکێک لەو کێشە هەڵپەسێردراوانەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بۆ نمونە مەسەلەی خاکە مەسەلەی خاک پەیوەندی بە کەرکووک و بە ناوچە دابڕێنراوەکانەوە هەیە بە پێی مادەی 140 پێشتر لە قانونی 58 ئیدارەی دەوڵەتیشە
چارەسەرکردنی کێشە و جێبەجێکردنی مادەی 140 بەسراوەتەوە بە ئامادەی UN-ەوە لە عێراقا. ئەمە جگەلەوەی تۆ لە دەوڵەتێکە ئیشەکەی کە دەسەڵاتی قوڵ لە پشت دامەزراوەکانەوە هەیە کە حزبەکان میلیشیان هەیە کە دام و دەستگا لاوازە کە دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕاو هەموو ئەمانە لە پاشەکشیان ئێمە لە بەردەم هەڵبژاردنەکانین چاڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە چاڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمانی کوردستانە کە تۆ پێویست بە چاودێرێکەیە بە تایبەت بۆ ئێمەی کورد لەو دۆخەی کە ئەگوزەرێەوە لەو ضرورەتە بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە پەیوەندی بە ڕێی برادرانی یەکێتیەوە هەیە کە چۆن بتوانین وا بکەین چی لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق کە کوردە چی لەگەڵ سەرۆکۆماری عێراق کە کوردە کاگلێر ببوورە پارتی دموکراتی کوردستان کۆکە لەسەرەوەی کە یۆنامی بێنێتەوە باس من چەند ڕۆژ لەمەوبەر لەگەڵ ماوسە مەسعود عەبدولخالق وتی زانیاریم لایە لەوێەوە ئەوە بەڕاستی باس کراوتی کە ئۆکەیان داوە بۆی کە لە هەرێمی کوردستان کە یۆنامی بکشێتەوە ئامادەن ینی کوردستان جێبێڵێ ئەمە لە هیچ لایەنیەکی کوردیەوە ئەو ئۆکەی هەیە کاک زانە بۆ سیاسیەکان قسەی سەر زمان هەیە و قسەی ژێر زمان هەیە قسەی سەر زمان ئێمە ئەوەی لە پارتی دموکراتی کوردستانی شەوە بیستومانە ئەڵێن هەوڵ بدرێ بۆمانەوەی یان درێژکردنەوەی کارەکان و ئەرکەکانی UN لە عێراق بەڵام شتێکی تر لە پشتەوە بگوزارێ ئێمە ئاگادارینی مەترسی نابێ گەر یۆنامی کوردستان جێبێڵ و خۆتەزانی ئستا زەختێکی زۆر هەیە و عێراقیش چۆتە ژێرباری ئەو زەختەوە بۆ پێیەوەی کە ئەوە ئەرکتان تەواو بۆ لێرە قسەیەک هەیە کە مەسەلەن کۆمەڵێک راپۆرت هاتووە لەسەر هەرێمی کوردستان و لە ماوەی ڕابردوون نوێنەری توێگرتوەکان لە ئاسقارد لێرە کۆمەڵێک پێشنیاز بێ نەسیحەتی ناونەی ئاراستی بەرپرسانی هەرێمی کوردستانی کردو ئەمە هەندێک لایانی تووڕە کرد بێ من ئەو زانیاریانە وا بیست کە ئەمەش مەترسێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان من بە دەقیق نازانم ئەو زانیاریە یعنی تا چەند ڕاستە بەڵام بزەبێت نەتەوە یەکگرتوەکان ساڵانە لە ڕێگەی چەندین راپۆرتەوە ڕەوشی سیاسی و ڕەوشی بەرەو پێشوونی کۆمەلگای شارستانی لە هەرێمی کوردستانە و ئازادیەکان ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەنووسیان بەیان کردووە ڕەخنەیان لە فۆرمی حکومڕانی بەتایبەت لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دیموکراسیەت و مافی مرۆڤەوانە هەبووە قسەکەشیان ڕەوایە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە پاشەکش ینی ئێستا ئێمە وەکو میلەتێکی ئەوەی کە بەردەوام لە مێژووە قوربانیمانداوە خۆمان حکومڕانیەکمان دروست کردو حکومڕانیەکەی خۆمان ئەچێ بەشێک لەو تەسەڕوفاتە ئەکا کە پێشتر ئێمە کوشتەی دەستی ئەو جۆرە تەسەڕوفاتەی سوڵتەی بەڕێوەبردن بووین یعنی ئێستا بۆ نمونەیەمەش پێمان وایە ئەوەی کە پێوتێ ئازادیە گشتیەکانەوەی کە پێوتێ ئازادە مەدەنیەکانەوەی پێوتێ ئازادی ڕادەربڕینەوەی پێوتێ ئازادی ڕۆژنامەوانی ئەوەی پێوترێ بەرفراوانکردنی مساحەی دەربڕین و کاری کۆمەلگای مەدەنی و شارستانی وانە بەرتەسک بۆتەوە لەبەرەوە ئێمە لە ڕاستی ئابێ وەکو دۆستی خۆمان لەو راپۆرتانە بڕوانین ئەبێ ئەم بە میتافۆری ئاوێنە پێمان وابێ ئاوێنەیە کە دانراوە بۆی خواروخێچەکانی هەرێمی کوردستانی تیابینی لەنا ئەو هەموو کێشە و مەعمعایەی کە لە ناوچەکە هەیە کە لە دنیا هەیە یعنی یەکێک لەو پێودانگانەی دۆستەکانمان لە دەرەوە ئەمریکایە فەڕەنسایە بەریتانیا وڵاتانی ترێکە پشتیوانی ئەماکەن کە ئێمە ئەزمونێکی سەرکەوتی حکومڕانی بین لە چاو وڵاتانی تر اینجا ئێمە کە خۆمان بەدەستی خۆمان پاشەکشی ئەم ئازادیانە بکەین ئیتر نەک نابێت لێی نیگەران بین بەڵکو پێمان بوابێ ئەمانە دۆستمانن وەگەڵەن دۆستە و کەسەیە کە ئەدگریێنێ دوژمنە و کەسەیە کە پێت پێەکەنێ بۆی بتوانین خۆمان باشکەین لەبەرەوە ئەوەی کە ئێمە بیستومانە وە لە ڕوانگەی ئێمەشەوە وە لە ڕوانگەی کوردیشەوە ئەو کێشانەی کە ئێستا لە عێراق وردە وردە زیاتر یعنی ڕووداوی تر لە ڕێگادان زۆر گرنگە UN و یۆنامی لە کارەکانی خۆیان بەردەوام بن ستافەکانیان کەم نەکەنەوە پیریشن نەچێ یعنی ئێستا تۆ مەسەلەن سەیری عێراقەکەی عێراق سەروەریشی لاوازە مەسەلەن هێزی تورکیا لێرە هەیە هەژمونی زیاتری ئێران هەیە چەند وڵاتێکی تر هەیە لەبەرەوە هەمووانە پێویستی بەوەیە چاودێرێک هەبێت کە چاودێری دۆخەکە بکا بەڕاست کاک دلێر ینی بابەتێک هەیە کە پەیوەندی بە مەسەلەی ئەوەی کە لە هاوپێت بە مەسەلەی یۆنامیەوە هەرێمی کوردو کە باسی سیادت کرد خی گەورە پشتیوانی هەموو میلەتانی سەر زەمینە وانیاریکە و بە جۆرێک بەڵام ئێمەش خی گەورە پشتیوانمانەوە بەڵام ئێستا هەرێمی کوردستان چێ پشتیوانێتی دەستی بە شێوە گرتووە لە ڕووی سیاسیەوە ئەگەر لی قەومە ئایا ئەمریکا بە زۆر بە مختصری پێت بڵێم هەرێمی کوردستان ئێستا دابڕاو نییە لە دنیای دەرەوە یعنی هاوسۆزی و هاو پاڵپشتی ماوە جگە لە مەسلەی بواری سەربازی و شەڕ ڕوبەڕبوونەوەی تیرۆر
کاک زانە ئەنی گەلە پرسێکی و هاتیەوە گلێنرا مەسەلەن دەستوریان بەڕێزت باست کرد ینی قسەکانت بۆ من معلوم بوو یادارم گەشتێتە بینەرانش مەسەلەن هەندێک هەژمون هەیە هەندێک بابەت هەیە کە بابەتەکانی زۆرتر لە قاڵبدا و باسی فیدرالیزمت کرد کە مەسلەی فیدرالیزم لێستا لە هەموو کاتێک زیاتر لە بەردە مەترسیدا ئەسبینی کەسێک هەیە مەسەلەن خۆیان بە چەک لەگەڵمان ناکەن ئێستا دیفاع لەو بابەتانە بکە من پێم وایە بنەمای یەکەم بۆ بەهێزی هەرێمی کوردستان ڕەزامەندی خەڵکەی خۆمانە ئەوەی کێستا نیمانە ئەو ڕقەمێک یعنی تۆ بەر لەوەی با من لەوە یارمەتەوە کاگنشرایوت خوا و خەڵک بەڵێ تۆ بەر لەوەی یاعتیمادت لەسەر دۆستەکانە بێ لە دەرەوە ئەبێ ئەم حکومەتە ئەبێ حەزبەکان ئەبێ دامەزراوە شەرعیەکان ئەبێ ڕەزامەندی و ڕەوایەتی خەڵکیان بەدەستەوە هێنابێ کە ئەم ڕەزامەندیە بەدەست هات پێ ئێمە لە بەغا وەکو ئێستا لەرزۆک و لاواز و داواکاریەکانمان نەئەچوە دواوە یعنی خاڵی یەکەم کە پێویستە ئێمە ئەمڕۆ بۆ نمونە بۆ باسی وەرەقەیەکی هاوبەشمان کردو باسی استراتیژیەکی نیشتیمانی کوردستانیمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی و لەگەڵ کە وەکو پەیامێکە بۆ لایەنەکانی تریش کردووە ئەوەیە کە پێویستە لە ناوخۆی خۆمانە کۆدەنگی دروست بکەین مەسەلەن ئێمە لە دووهۆک کۆڕبەندیەکەکەین بۆ ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من لەوێش لە دووهۆک باسم کرد کوردەواری ئەڵێ تا ماڵ پێی بوێ بە مزگەوت حرامە بەڵام ئاسایش و ئەمنیەت و ئاشتی کۆمەڵایەتی و بوونی یەکدەنگی نیشتیمانی لەسەر پرۆژە استراتیژیەکان ئایا لە ناوخۆی هەرێمی کوردستان گرنگە یاخود باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین کە من دوای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە یەمەوە بۆ سەرکێشەکانی خۆمان لەبەرەوە زۆر گرنگە ئێستا ئێمە بە استراتیژی خۆپێداچوونەوە لەو شێواز و فۆرمی حکومڕانەی کە هەبووە لە چەند ساڵی ڕابردووە لەو ڕوانگەی لە ناوخۆی خۆمانە ئەوەی کە پێ وترێ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڵام هەڵبژاردنێکی پاک هەڵبژاردنێک کە ڕنگدانەوەی ئیرادەی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بێ بۆ دروستکردنەوەی ڕەوایەتی سیاسی بۆ دامەزراندن و دروستکردنەوە بیناکردنەوەی دامەزراوە شەرعیەکان لەسەر و هەمانیانەوە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان وانامە بکەین دووەمیان ئەوەی پەیوەندی بە ئەمریکا وڵاتانی تر هەیە کاک زانە ئەگەر من بیرە بخەمەوە پێش داعش لە دوایی چەند ساڵێک لە 2003 ئەمریکا دیسان بەنیازی پێچانەوەی بارگە و بنەی خۆی بوو لێرە بەڵام لە داعشەوە ناچار کرا کە بە قورسی بە کەشتی گەلەوە بەهێزەوە بە قوتێکی زۆری لۆجستیەوە بێتەوە بۆ ئێرە ئێستاش کە ئەم شەڕە دەستی پێ کردووە ئەمریکا گەڕاوەتەوە بۆ ئێرە و من پێم وایە هێشتا لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە هێشتا لە ڕووی جیۆسیاسیەوە یعنی شوێنی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان پارێزگاری لێ دەکرێت لەلایەن کۆمەلگای نێودەوڵەت بەڵام پارێزگاری لێ دەکرێت بۆچی پارێزگاری لێ دەکرێت ئەوەی لە چوارچێوەی دەوڵەتی عراقی فیدراڵە بمێنێتەوە بەڵام ئێمە لە بەردەم دۆخێکین ئەگەر جەنابەت دیقەت فەرمووی هەرێمی کوردستان ئێستا نەوتی نەماوە هەرێمی کوردستان پەرلەمانی نەماوە هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی نەماوە یعنی ئەو دامەزراوە شەرعیانەی کە نوێنەرایەتی چاودێری ئەوانە ئەکەن نەیماوە هەرێمی کوردستان پارەی نەماوە تەنانەت ناتوانێت موچە بە بە خەڵکو و بە فەرمانبەرانی و بە خزمەتگوزارێ گشتیەکان و ئەوانە ماوەتەوە نەماوە خاڵە سنووریەکان و مەتار و هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوە هێزی پێشمەرگەی کوردستانی بینی ئێمە لە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوەڵین کاکە بام هێزە هێزێکی نیشتیمانی بێ یعنی ناکرێت یەکێتی خۆز هێزی خۆی هەبێ و پارتی هێزی خۆی هەبێ و سۆشیالیست هێزی خۆی هەبێ و فڵان حەزب هەیە پێویستە ئەم هێزانە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە بن ئەوە بەدبەختی ئەو میلەتە لەو کاتەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکوڵێ یەکێتی و پارتی کێشەیان هەیە لەسەرەوەی چیەوە وەزیری پێشمەرگە بێ چی وەزیری پێشمەرگە نەبێ پێشەوە بێمە بەرنامەکەی جەنابتەوە هەواڵێکی دڵخۆشکەرم بینی کە وەزیری پێشمەرگە دەست بەکارە بێتەوە یعنی ئێمە مەبەستم لە ئەو هەموو مەترسیانەی کە هەیە پێویستە بە گەورەی ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بیرێک لە ڕێگە چارە بکەینەوە بەڵام باشترین ڕێگە چارەش کە بۆ ئێمە بکرێ ئەوەیە لە ناوخۆی خۆمان میلەتەکە لە خۆمان ڕازیکەین یعنی تۆ ئەگەر ئیدارە و حکومڕانیەکەت هەبێ ناتوانێت موچە دابش بکە ناتوانێت سوتەمەنی دابین بکە مەسەلەن تۆ ئێستا ئێمە بەشێکی لە دەوڵەتی عراقی فیدرال یعنی چی خەڵک لە کەرکووک بتوانێت لیترێ بنزین بە 450 دینار تێ بکە من لێرە ناتوانم لیترێ بنزین بە 1000 دینار ئەخرم پرسیارە ئەبێ خەڵک لە ئێوەی بکە لە یەکێتی بکە لە پارتی بکە مەسەلەن بەڕێزت و تەبێژی بسوتنەوەی گۆڕانی من ئێستا کە لیترێک بنزین بە 1300 کڕم منە بێ پرسیار لە یەکێتی بکەم
پرسیار لە گۆڕام بکەم پرسیار لە پارتی بکەم بۆ مثلەن سەرۆکی حکوومەت پارتیە زەگری سەرۆکی حکوومەت یەکێتی وەزیری دارایی گۆڕانە ئێ باشە منە بێ پرسیار لێەوە بکەم بڵێم بۆ خەڵک ئەڵێ بۆ کاک دلێر مثلەن نەتانوت ئێمە تاکەی ئەگەر دەسەڵاتەکان هەمووی لای پارتیە بە خەڵک بڵێن ئەگەر دەسەڵاتەکان هەمووی لای پارتی نیە و ئێوەشن بڵێن بەڕاستی ئەوە محاولەکەمانە بەغدا جوابمان ناداتەوە یان پارتی جوابمان ناداتەوە یان ینی دەست لەسەر برینەکە دابدرێت ئێستا بۆ نمونە جەنابەت ئەوکێکی تاریخیت لە مەسلەی ڕۆژنامە و ڕۆژنامەگەر و کاری سیاسیە مەسەلەن ناکرێ من ئازاری دڵم هەبێ دەست بۆ قۆڵم ببم بڵێم ئازارەکەێرێ ئازارەکە لە دڵمایە کەواتە ئێستا حەلەکە لای ئێوەیە لەو کۆبوونێ باسی ئەوە نەکرات چۆن ئەو ئاشبوونەوە بکرێ مەسەلە من شەوی ڕابردوو باسی بایکۆتی مامۆستامان کرد بەڕست کاک دێ بۆی واقعەکە ڕوونتر بێ کە مامۆستا 500 مامۆستا لێرە ژیانی خۆی خستە خەتەر و چۆ مەیدانی تەحریر داوای پارەی کردو کە جوتیار چۆ مەیدانی تەحریر یان چۆ دادگای فدراڵی داوای تۆمار کردو کە مافخوراوێکی تر و موچەخۆرێکی تر ئەی بوونی حزبەکان بوونی یەکێتی و پارتی و گۆڕان و ئەمانە بۆ چییە بەڕاستی ئەی نابێ خەڵک ئێوە بە نوێنەری خۆتانە زانێ تەکبیرێک بکەن نازانم ئەم شەو زۆر بە تەکبیرەوە گرتومە زۆر دووبارەم کردەوە حلێک لەو دۆخە بکرێت ئەو ئاشبوونەوەی کە جەناب ئەزانی کاکە ئەو ژمارە مامۆستایی کە ئەچن لە بەغا خۆپیشاندانەکەن من هیچ بە حاڵەتێکی ناسروشتی نبینم ئێمە قوارەیەکی دەسوورین لە چوارچێوەی دەوڵەتی عراقی فیدراڵدا و ئێستا هەموو خەڵک ئەزانێ بەشێکی زۆر لە بودجەوەی کە پەیوەندی بە موچەوە لە بەغداوەیەت یعنی تۆ گەر بچی لە بەغا یان مۆزەفی ئێمە داوا لە بەغا بکە کە بەغا هەنگاوەکانی خۆی باشتر بکە بۆ دابینکردنی موچە چه خراپێکی تایە بەڵام لەوەش گرنگترەوەی کە جەناب تەڵی زۆر ڕاستە لە هەموو کۆمەلگایەکە لە دەوڵەتی پێشکەوتوو لە دەوڵەتی دواکەوتوو لە دەوڵەتی گەشە سندوشدا حزبەکان بۆیە دروزە بن میلەت کێشەی هەیە حزبەت نوێنەرایەتیەکانەکە بۆ چارەسەری کێشەکان بەڵام من بەڕاستی ئێستا بۆ نمونە لە کورساتەوە مێوە قسە بکەم یعنی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو گەورە هێز کە بەرپرسیارەتی یەکەمیان لە شێوازی ئیداری و حکومڕانی و حکومەت و هێزی چەکدار و دیبلۆماسیەت و هەموو ئەمانە بەدەستەوەیە تا ئێستا نەیانتوانیەوە بە یەکەوە کێشەکانی خۆیان حەل بکەن یعنی خۆ ئێمەش ئەو پرسیارە ئەکەین یعنی ئێستا بۆ نمونە مەسەلەن ئێمە لە هەڵبژاردننی وا ئەچین بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک و ئەوانە یعنی لەم دۆخەیە کورد بۆ پەرش و بڵاوی ئەچێ بۆ هەڵبژاردنێک کە مەسەن ئێمە کەرکووکمان بەهێز و بەچەک و بەشەڕ لە دەستداوە بەڵام خۆ نابێ بە دیموکراسیەت و بە هەڵبژاردننیش کەرکووک لە دەست بین مەبەستم ئەوەیە یعنی بەڕاستی من پێم وایە ئەوەی کە پێوترێ ئیرادەیەکی نیشتیمانی یان ئیرادەیەکی بەرپرسیارانە بۆ وەڵامدانەوەی داخوازیەکانی خەڵک بۆ نیشاندانی نەخشە ڕێگایەک لە لای هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی وەکو پێویست نەچۆتە پێشەوە تا ئێستا لەو مەترسیانە بەجددی تێنەگەشتون تا ئێستا لەو هەموو ڕەخنە و گلەی و گازندەیە کە خەڵک لە هەموو حزبەکان و لە ئێمەشی هەیە وەکو پێویست وەرنەگیراوە لەبەرەوە ئێمە ئەمڕۆ تکرارمان لەسەر ئەو مەسەلەیە کردەوە یعنی وجودی ئێمە دەسەڵاتی ئێمە حزبەکان حکومەت دەسەڵاتە فەرمیەکان پەیوەندیدارە بە پشتیوانی خەڵکەوە تۆ کاتێک پشتیوانی خەڵکە نامێنێ ئیترەوە بێ بزانی لەسەر عەرزێکی فشەڵ وەکو یاریزانێکی ماندوو ماڕاستۆنەکەی تو ڕاکی ئیدە من بەستم لێرە ئەوە بوو یعنی ئێستا لە هەمووی گرنگتر بەڕێزت لە پرسیارەکانی من یەک هاتیت مەسەلەن تۆ فەرمووت کە لە هەمووی گرنگتر پشتیوانی خەڵکە بۆ خەڵات کەواتە ئەتوانین کێشە سیاسەکە حەلکەین ئەتوانین خەڵک ئەگەر پشتیوان بێ ئەتوانین مەترسیەکانی سەر عراق وەرێمی کوردستان نهێڵین پشکەکەی زۆر بەرەرێمی کوردستان بکەوێ و کوورە گەرمەکە لێرە دابدرێ باشە باش ئەوە تا یعنی حلێک نییە بۆ ئاشکردنەوەی ئەو خەڵکە مەسەلەن ڕۆژانت بە ڕێزت لە ناو خەڵکیت و خەڵکە بینی دەیان گرفت و کێشەیە خۆ ڕەنگە لاولێر و دۆچی ژەو کێشانەیە مامۆستا لەوێ ڕەنگە بە بەرکەزی تر هەبێ و بچێتە پۆلەوە بەڵام بەخوا گیرفانی بەتاڵە مەسەلەن جوتیاریش هەر کێشەی هەیە مەسەلەن سایق تەکسیەوە بڕۆ بۆ هەمووی هەر کێشەی هەیە ئێستا گومرگەیە لە نێوان پارێزگاکانی یاریێمی کوردستانە ئەیکەواتە خەلەلی ئەو ڕێگای بەربەز نییە تا ئێستا کە ئەچێ بۆ ئاشبوونەوەی خەڵک وڵی من پێم وایە تا ئێستا هەموو لایەنە سیاسیەکان هەریەکە و بە پێگە و عینی خۆی وەکو پێویست لە دژواری دۆخەکە تێنەگەشتون یعنی وەکو پێویستیش ئێمە
ئەو هەلومەرجەمان نەخوێندوتەوە کە ئێستا میلەتەکەمان تایەتی وە پێشم وایە وەکو پێویست لەو دۆخەش تێنەگەشتوین کە ئێستا عێراق و ناوچەکە یعنی پێ تێئەپەڕێ یعنی ئەگەر لە دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستانەوە تۆزێک قسەکان بگوازیتەوە بۆ عێراق و بۆ وڵاتانی دراوسێش یعنی تۆ ئەزانی ئەمە دوو ڕۆژە بۆ نمونە ئاگربەست هەیە لە بینی حەماس و ئیسرائیلە کە بە حساب 4 ڕۆژەخانی ئەمڕۆ دووەم ڕۆژی تێپەڕاندووە بەڵام لەگەڵ گەرمبوونی شەڕ و کێشە و مەشاکیلەکان لە کەرتی غەزە و ئەو ناوچەیە خۆتەزانی هەرزوو وەکو ئاگر لە پوش و پەلاش گواستەوە بۆ لوبنان باشووری لوبنان و بۆ حوسیەکان و ئەوەی کە حزبوڵڵا بەشداریەکە و گروپەکان لە سووریا و ئەوەی لە عێراق ئێستا ئەمڕۆ تا ئەوە 59 ڕۆژە ئەو شەڕە بەردەوامی هەیە بەپێی هەندێک داتا و زانیاری تا ئێستا 67 هێرشی ئاسمانی و زەمینی کراوەتە سەر بنکە و ئامانجەکانی ئەمریکا لە سووریا و لە عێراق لەو ژمارەیە 16یان مەسەلەن کراوەتە سەر هەرێمی کوردستان و بە زۆری لەسەر پارێزگای هەولێر بووە چ لە ئەو بنکەی هێزەکانی ئەمریکا نزیکی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چ لە فڕۆکەخانەی ئەوەی حەریر هەیەوانە من مەبەستم لەو قسە ئەوەیە تقریبەن ئێمە پرشکە گەشتۆت ئێمە وەلێشن ناشارمەوە ڕەنگە مەترسیش هەبوو بێ لەسەر ئامانجەکانی ئەمریکا لەم سنوورەش لە سلێمانیش ئەگەر ئەم شەڕە بەرەو تەسعید بڕوە ئەم منتیقە چی لێ دێت وە قسەیە کە ئەمڕۆ زۆر جەختمان کردە سەر لە تەک ئەو خەم خواردنە بۆ دۆخی ژیان و بژێوی ژیانی خەڵکو و دابینکردنی موچەی فەرمانبەران و ئەوانە چۆن بتوانین کورد کە ئەڵەی استراتیژیەکی نیشتیمانی یعنی میلەتەکەی خۆمان بپارێزین لەو شەڕ و تۆفانەی کە لە منتیقەکە ڕۆدا میلەتەکەی خۆمان بە چیە پارێزرێ بە ئاشتی و ئارامی و ئەوەی کورد نەبێ بە بەشێک بەڵێ کورد نەبێ بە بەشێک لە لایەنداری بۆ تەرەفێک لە تەرەفەکانی شەڕەکە و هەم هەرێمی کوردستان و هەم میلەتەکەمان پارێزین یعنی ئێستا ئەوەی کە 22 مانگ لە جورف سەخەر لە پارێزگای بابل کە ئەمریکا زۆر بەتوندی وەڵامی بەشێک لە گروپەکانی حەشتیدا و ژمارەیە کەس کوژراوانە ئەوەش بەوازحی ینی پەیامی ئەمریکای گەیاندووە کە ئیتر ئەمریکا دەستەوەستان نابێت کاتێک هێرشەکرد ئێمە هەمووی لەسەر کوێیە لەسەر عەرزی هەرێمی کوردستانە لەسەر عەرزی عێراق و ئەوانەیە مەبەستم لەوە ئەوەیە کە ئەم دۆخە ئەو هەلومەرجە ئەم کوڵانەیە منتیقە وا ئەخوازێ لە پێناو پاراستنی ئاشتی و ئارامی و سەقامگیری یعنی بەیەکەوە ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ ئەوەی میلەتەکەمان بپارێزین لەو پێشهاتە و لەو تەتەوراتانەی کە لە ڕۆژانی داهاتووە ڕوبەڕووی منتیقەکەژە بێتەوە باش ئەگەر کەواتە مادەم ئەو ڕێگای بەربەست بێ ئەوە مەترسیەکان زیاتر لەسەر هەرێمی کوردستان زیاد ناکە کە تۆ مەسەلەن ڕێگای ئاشکردنەوەی خەڵکەکەت ئەو تا تۆ ناتوانانی مخاتەبەی خەڵکەکەت بکەی وەک پێویست مخاتەبەکردنی ئەمڕۆ جاران مەسەلەن خیتابێکی نەتەوەی بەس بوو بۆ ئەوەی تەواوی هەرێمی کوردستان بشڵەژێ بوروژێ ئێستا خیتابە نەتەوەیەکانیش کاڵبوونەتەوە کاگلێر ئینتیمان نیشتیمانیەکەش کاڵ بۆتەوە لەبەرچی لەبەر ئەوەی ئەو هەموو غەڵەت و کەم و کوڕیانەی کە ئێوە باسەکەن کە ئێوە ئەیزانن ئێوە بەشی خۆتانی شێتی بەشی خۆی پارتی بەشی خۆی ئەم ڕێگا بەربەستکردانەی ئاشبوونەوەی خەڵک مەترسەکان زیاتر ناکەن کاکە ئێمە بە هەموو پێودانگێکی زانستی کە باز لە حکومڕانیەکی سەرکەوتووەکرێ باز لە حکومڕانی باشەکرێەوەی کە پێوتێ گوت گۆڤەرنانس ئێمە لە دروستبوونی هەرێمی کوردستانەوە ڕێک بپێچەوانەوە خەریکی بیناکردنی حکومڕانیەکی خراپ بووین یعنی حکومڕانی خراپ چییە؟ ئەوەیە کە مەسەلەن دەسەڵاتی قوڵ لە پشت هەموو دامەزراوەکان هەیە ئەوەیە کە تۆ سەروەری یاساد نییە ئەوەیە کە تۆ دادگاکانت سەربەخۆ نیە زانکۆکانت سەربەخۆ نیە ئێستا لەم کاتەیە کە باسیەکە من پێم وایە نهجی ئیشکردنی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان وەک دوو حزبی باڵادەست ئەوەیە زیاتر ئەچنە ناو دام و دەستگاکانە یعنی زیاتر بە حزبیکردنی دام و دەستگاوانە لە کاتێکا ڕێک ئێمە لەم لە حسەیە پێویستمان بە ئەودان و چەکەرەکردنی ئەو ئینتیما و بنەما نیشتیمانیانە هەیە کە تۆ خەڵکی خۆتی پێ وا لێ بکەی لە دەوری قەزیەکە کۆبێتەوە لە دەوری نیشتیمانەکە کۆبێتەوە بەیانی مەترسیەگە بێ خەڵک بەشداری پێ بکە بۆی بەرگری لە نیشتیمانەکە بکە بەڵام ڕێک لەم کاتەیە ئێمە خەریکی هەندێک هەنگا و ڕێکاری حزبیانەین یان لەبەر هەندێک کێشە و مەشاکیلی حزبی کەسی ناتوانین وێنە گەورەکە ببینین و ڕێک بکەوین لەسەر هەندێک پرسی چارەنووساز کە پەیوەندی بە چاکسازی و ئیسلاحەوە هەیە بەڵام لە هەمووشی گرنگتر خۆیمە بێ ئێستا لە ئێستاوە بۆ نمونە کە باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکەین مەسەلەن ئێمە هەردوو لامان ئەم ڕۆوتومانە پێویست هەڵبژاردن لە شوباتی ساڵی داهاتوە بکرێت بەڵام لە تەگەوە کێشەیەکی ترمان هەیە دوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان خۆتۆ بە میکانیزمێک دابنێ بۆ هەڵبژاردنەوەی ئەوەش یعنی ئەو کێشە و مەترسیانێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە من پێم وایە
گەورەترین مەترسی لە سەر هەرێمی کوردستان خراپی حکومڕانیە، نە بەغایە، نە وڵاتانی ترە، نە مەترسیەکانی دەرەوەی، چونکە تۆ کە نەتوانی حکومڕانێکی باشتە بێت، کە نەتوانی متمانە دروستکەی لای خەڵکی خۆت، کە نەتوانی بازار ببوژێنیەوە، کە نەتوانی کەرتی وەبەرهێنان گەشە پێبەی، کە نەتوانی ڕوانگەیەکی نیشتیماڵی مامەڵە لەگەڵەوە پرسانە بکەی، مەترسیەکان لێرەوە دەست پێکان، ڕێک مەترسیەکان لە ناوخۆوە زیاتر وەکو لە دەرەوە، بەڵام بێ حساب بۆ دەرەوە بۆ وێنە گشتێکەش پێ. باشە، لە چەند ڕۆژی ڕابردوایەوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کۆبوونەتەوە، ئێوە مەترسیەکانتان پێوچوون یان پەیوەندی ئێوە لەگەڵ پارتی دموکراتە ئێستا لە چه حاڵەتێکدایە؟ وەڵاهی کاکە ئێمە چی لە کۆبوونەوەمان لەگەڵ پارتی، چی لە کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی بە کۆبوونەوەی ئەم ڕۆژەوە نەک مەترسیەکان باسی کە هەر جارێک چوینە دەرەوە بۆ هەندێک کێشە مەشاکیلی دەرەوەی عێراقوانە هێناومانەوە، باسی کێشە مەشاکیلەکانی خەڵکی هەرێمی کوردستانمان کردووە، باسی خراپی دۆخی بازار و دۆخی مؤسسات و خراپی دۆخی سەحە و هەموو ئەوانەمان کردووە و باسمان لەو بابەتانە کردووەوە. یەکێک لەو پرسانی کە زۆر هەڵوەستەمان لەسەر کردو مەسلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە بۆ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان، ئەگەرچی بەشداریمان نەکردووە لەو پرۆسەیە، بەڵام استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕان، ئەوەی پەیوەندی بە گوتاری میدیایی بزوتنەوەی گۆڕانەوە شێلگیرانەتر لە هەموو ئەو لایەنانەی تر کە لیستیان هەیە، هانی خەڵکی کوور دەدەین کە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن. هەمومان ئەوەی وەکو ئەرکێکی نیشتیمانی، وەکو ئەرکێکی نەتەوەیی بۆ بەهێزبوونی سنگ و دەنگ و پێگە و ڕەنگی کورد لە کەرکووک و لە ناوچە جێناکان پێویستە بەشداری انتخابات وانە بکەین. و پێمان ناخۆش بووە کە بە یەکێتیمان وتووە کە بە پارتیمان وتووە ناکرێت لەسەر جەستەی شەکەتی کەرکووک. کەرکووک مانایەکی زۆر گەورەی بۆ کورد هەیە، لەوێ ململانەی حەزبی بکەین، یعنی لەوێ لە هەموو کات پێویست زیاتر پێویستمان بە یەکبوون و یەکدەنگیوانە بوو کە بەداخەوە لەوێش بۆمان دروست نەکرا. ئەنجا کە دێینەوە لە مەسەلەی بەغا، یعنی ئێستا خۆ ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو حەلبوسی کەنارگیر کرا لە سەرۆکی پەرلەمانی کوردستان، پەیوەندی بە حەلبوسیەوە نییە، پەیوەندی بە نائومێدکردنی قاعیدەی سوننەوە هەیە. کورد سونە شیعە، کورد بە چەند ڕێگایەک لێدراوە بەڕاستی. سونە ئێستا مەسەرەن حەلبوسی خۆشمارەی کورسەکانی کۆبکەیتەوە تقریبا بە نزیکی ژمارەی کورسەکانی یەکێتی و پارتیەوە کونیرەتی کوردیانی ئاوا بە ئاسانی بتوانن لەسەرەوە بێن نەخوارەوە. مەسجێکی زۆر زۆر وازەحە کە بە سونەکانی ئەدا بە هەر لایەنێکی تریەدا کە ئەم عێراقە بەرەو بەهێزبوونەوەی دەسەڵاتێکی مرکزی شیعی دەڕوا. ئێم مەسجە پێش هەموو کەس بۆ کوردیشە، کوردیش ئەگەر پەرد بین، ئەگەر هەر لایەنەی دابەش بێ بەسەر استراتیژی وڵاتێک دژی وڵاتێکی تر ئەوانە میلەتەکەمان زەرەت دەکات، دەستکەوتەکانمان زەرەت دەکەن، هەموو ئەو شتانە زەرەت دەکەن کە چەند ساڵە ئێمە بە هەر نەوعێک لە نەوعەکان بۆ هەرێمی کوردستان بیناکراوە و دروست کراوە. باشە، پرسیارەکەم بێتە کەمێک دۆخی ناوخۆی، ئێوە لە ئەدای حکوومەت ڕازین بۆ وەزیرەکانی خۆشتانەوە؟ ڕاستیەکەی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان بە کۆمەڵە قۆناغی جیاوازە تێپەڕیوە. هەر لەوەی حکوومەت هێرێمی کوردستان ناتوانێت، یعنی بە تایبەت لەم دوایانەی توانیوە موچە لە کاتی خۆیان بە هەر لەوەی نەتواندراوە ڕێکەوتن بکرێ لەگەڵ بەغا بۆ دابینکردنی موچەوەوە، هەر لەوەی نەتواندراوە کەیسی مادەی 140 و ناوچە جێوناکان شتێک بەرەو پێش بچێ، هەر لەوەی نەمانتوانیوە تا ئێستا بگەینە قەنەعەتێک بۆ داڕشتنی یاسای نەوت و گازی فیدراڵی، هەر لەوەی نەمانتوانیوە هێزی پێشمەرگە ئەوانە یەک بخەین. ئەمانە کۆمەڵە پێودانگ و پێنوێنە کە تۆ ناتوانانی لە ئەدای ئەو حکوومەتە ڕازیبی. بەڵام لە تەنیش ئەوە شابێ ئەوە بڵین ئێمە لە کاتێکام حکوومەتەمان پێکەینا بەنیاز بووین ئیسلاح بکەین، خزمەتی خەڵک بکەین. ڕێک لەو کاتەیە کێشەی یەکێتی و پارتی لە ناوە حکوومەتەیە بە هەمومان حەل نابوو، لەبەرەوە ئێمە بەشێکی زۆرمان خەریکی حەلکردنی کێشەکانی یەکێتی و پارتی بووین لە حکوومەتە، هەر بیرمان چوو بۆ باسی کێشەکانی خەڵک بکەین. ئەوەش بەشێک لەو بەدبەختیە لەو نەتیجە جەهەنەمەیە کە بەداخەوە ئەم حکوومەتە و ئەم خەڵکە و ئەم قەوارەش دووچاری وەتەوە. زوتنەوەی گۆڕان ئامادەی بۆ هەڵبژاردنی هەرێمی کوردستان، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ هەموو لایەنەکان هەڵبژاردن کاتێکی دیاریکراوی هەیە. هەڵبژاردن لەسەر هیچ لایەنێکی سیاسی ڕناوەستێ. پرۆسەی دیموکراسی لە گۆڕان و یەکێتی و پارتی و هەموو حەزبەکان گرنگترە. نوێکردنەوەی ڕەوایەتی حکومڕانی کە پەیوەندیداری بەدەنگەوە لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان گەورەترە. لەبەرەوە ئێمە ئامادەین ئەگەر نەتیجەکەی هەرچی بێت. بەڵام لەگەڵەوە شاد تەبعاً ئەوە بیری ئەوەشم بیر نەچێ کە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردین، لەگەڵ هەڵبژاردنێکی کە ئەنجامەکەی بەدڵی لایەنە سیاسیەکانێ بێت، لەگەڵ هەڵبژاردنێکی کە کەمترین گزیکردن و ساختەکاری تیا بێت. ئاشبوونەوەی ناوخۆی گۆڕان گەیشتۆتە نەتیجەیەک؟
ئێمە ئەوەی کە پەیوەندی بە پرۆسی ئاشتەوایی ناو بزوتنەوەی گۆڕانەوە هەیە بەداخەوە ئەنجامەکانی ئەوە نەبووە کە بەدڵی ئێمەیە بەڵام پرۆسەکە نەوەستاوە هەندێک ڕێکاری ڕێکخراوەی هەیە لە چوارچەوەی دەسووری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان ئێمە بڕیارمانداوە چ لە مەسلەی هەڵبژاردننی خانەی ڕاپەڕاندنە چ لە بەستنی کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە پێمان وایە ئێستاش ئەو بەرنامە و پلتفۆرمە سیاسی کە بزوتنەوەی گۆڕان بەرزی کردوتەوە بۆ ئێستا و داهاتوو ژۆک و پاکێجێک بەشێکە لە چارەسەری ئەو کێشە و مەشاکیلانی کە لە دۆخی سیاسی و شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەو کێشە خۆیانە و بۆەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆر لێ ئێوە دوورکەوتوتەوە پێتان وایە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەتوانن نەتیجەی باشتان هەبێ کاگلێر وەڵاهی ئێمە هەموو محاوەلەی خۆمانەکەین ئەوانەی کە لە ناو بزوتنەوەی گۆڕان ماوینەوە ئەوەی بتوانین قەنەعەت بە خەڵکی خۆشمان بکەین و دوجاری شایەمە لە بەردەم دادگای میلەتەکەی خۆمانین میلەتەکەی خۆمان چ بڕیارێک بە بڕیاری میلەتەکە ڕاست زۆر سپاس بۆ بەڕێز لەرە بڵخاڵە زوتنەوەی گۆڕان سپاس بۆ دەرسپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن خواتانە